هێزی پیادە و هێرشە ئاسمانیەکان قۆناغێکی نوێی شەڕ دوورگەی خارک کلیلە ستراتیژەکەی شەڕی ئەمریکا و ئێران تا دێت ئاگری شەڕی ئەمریکا و ئیسرائیل و ئێران فراوانتر دەبێت و مەترسی گۆڕینی ئاراستەی جەنگ بۆ جەنگی وزە لە جیهان هەیە. پێنتاگۆن و فەرماندەی ناوەندی ئەمریکا خەریکی داڕشتنی نەخشەی ئۆپراسیۆنێکی پیادەن لە کاتێکدا کە ئاسمانی ناوچەکە بە هێرشە ئاسمانی و موشەکیەکان داپۆشراوە. واشنتۆن بژاردەی ناردنی هەزاران سەربازی دیکە و کۆنتڕۆڵکردنی دوورگەی خارگی خستۆتە سەر لیستی ئەولەویەتە سەربازیەکان. ئەم هەنگاوە بە یەکێک لە مەترسیداترین بڕیارەکانی سەربازی ترامپدا دەنرێت. تەنها ئامانجی تێکشکاندنی هێزەکانی ئێران نییە، بەڵکو بەرەو کۆنتڕۆڵی فیزیکی ناوچەیەکی ستراتیژی دەچێت کە زۆربەی هەناردەی نەوتی ئێران لێوە دەردەچێت. بەپێی هەڵسەنگاندنی شارەزایان ئەمریکا هەوڵ دەدات گەڕووی هورمز و کێڵگە نەوتیەکان لە ژێردەستی تاران دەربهێنێت و هێزی یابووری ئەو وڵاتە لاواز بکات. ئاوکات سوپای پاسدارانی ئێرانیش ڕەشەی توندی کرد و پەیامێکی ئاراستەی هاوڵاتیانی وڵاتانی کەنداو کردووە. ڕایگەیاندووە لە کێڵگەنەوتیەکانی سعودیا، قەتەر و ئیمارات دوور بکەونەوە وەک ئاماژەیەک بۆ ئەوەی کە ئامانجی داهاتووی سوپای پاسداران بۆ ئۆردومانکردنی کێڵگەنەوتیەکانی وڵاتانی کەنداو دەبێت.